لە هەفتەی چوارەم لە خولی نایابی کوردستان چوارقورنا لە یاریگای خۆیدا لەناو ئاپۆڕای هاندەرانیدا میوانداری زاخۆی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد، دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون. نیوەی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هات. نیوەی دووەم هەردوو لا بە هیوای تۆمارکردنی گۆڵ هاتنەوە ناو یاریگا. یاریەکە گەرموگوڕی زیاتری بەخۆیەوە بینی. ناوبژیوانی یاریەکە دوو کارتی زەردی لە خولەکەکانی 75 و 80دا و دوو کارتی زەردیش لە خولەکی 84دا بەڕووی یاریزانانی زاخۆدا بەرز کردەوە. لە خولەکی 85 یاریەکەدا عەبدوڵڵا محەممەد گۆڵێکی بۆ چوارقورنا تۆمار کرد و بە گۆڵێک پێشکەوتن تا کۆتایی یاریەکە وەک خۆی مایەوە. چوارقورنا 1-0 لە زاخۆی بردەوە، سێ خاڵی گرنگی بەدەست هێنا. دوای کۆتایی یاریەکەش گرژی و ئاڵۆزی لە نێوان بەشێک لە هاندەران و یاریزاناندا دروست بوو. بەو هۆیەوە دەستەی ڕاهێنەرانی زاخۆ لێدوانیان نەدا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەم سەرکەوتنە پیرۆزە لە هاندەرانی یانی وەرزی چوارقورنا پێویستە لە پیرۆزە لە جەماوەری خۆشەویستی شارەکەمان بە حکمیەوەی دەورەکە وەستا بوو. هەفتەیەک ئێمە سوپاس بخوای گەورە ئامادەکاریشی باشمان کرد بوو، یانی زاخۆ یانێکی زۆر باشە، یانێکی تۆکمەیە. ئێمە خوێندنەوەمان کرد بوو یاریەکە سوپاس بخوای گەورە. لە شۆتی دووەمیش توانیمان نەتیجەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی ببینی بە چەند گۆڕانکاریەک. دوای تێپەڕبوونی 4 هەفتە یانەی چوارقورنا بەم ئەنجامەی ئەمڕۆ بوو بە خاوەنی 7 خاڵ، یانەی زاخۆش خاوەنی 4 خاڵە و بە شکستەوە گەڕایەوە زاخۆ. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی چوارقورنا.